بەنای خۆی گەورە و میهرەبان بۆ دڵنیایی زیاتر لە هەبوون یاخود نەبوونی گرفت و نەخۆشی یاخود یاریکردن و دەستنیشانکردنی جۆر و هۆکاری نەخۆشی پێویستە ڕێوشێنی تاقیگەک بگریتە بەر کە ئامێرەکانی لە باشترین جۆری ئامێرەکانی سەردەم بێت و کارمەند و ستافەکانی بۆ پەڕی ئاگایی و شارەزایی و کارامەییەوە کارەکانیان ئەنجام بدەن. سمارت بناسە ئەمڕۆ ئەوێت تاقیگەی پسپۆڕی سمارتان پێ بناسێنێت تاکو ئێوە بۆ پەڕی ئارامی و دڵ ئاسوودەییەوە شیکاری و پشکنینەکانتان ئەنجام بدەن. تاقیگەی تاوەری تەندروستی سمارت بە دیزاینێکی نوێ سەردەمیانە دروستکراوە بە سەرپەرشتی کۆمەڵێک لە پزیشکانی پسپۆڕ و ستافێکی تەواو زانستی و کارەمە کە خاوەنی دێن توێژینەوەی زانستین لەسەر ئاستی جیهان. هەروەها تەواوی پشکنینە پزیشکەکان لەم تاقیگەیدا بەردەستە و 24 کاتژمێر لە خزمەت چارەخوازانی ئازیزدایە بۆ نوێترین تەکنەلۆژیای HL7 کە ستانداردێکی جیهانیە بۆ تێگەیشتن لە ئامێرە پزیشکەکان لەم تاقیگەیدا بەردەستە و بەکارەهێنرێ. لە ڕێگەی ئەم تەکنەلۆژیایەوە ڕاستەوخۆ شیکاری چارەخوازەکانمان لە ئامێرەکەەوە دەگوازێتەوە ناو داتابێسی تایبەت بە تاقیگە کە ئەمە ژوا دەکات پرۆسەی دروستبوونی هەڵا لە 100 بێت و ئەنجامی پێدانەوەی شیکاریەکان بە چارەخوازەکانمان بە شێوەیەکی خێراتر دەکات کە ئەمەش خزمەتێکە بە چارەخوازەکانمان کە لە کەمترین کات و کەمترین چاوەڕوانیدا ئەنجامی شیکارەکانیان پێشکەش بکەینەوە. هاوڵاتیانی ئازیز، تاقیگەکەمان ئێوەت خزمەت بە ئێوەی ئازیز و خۆشەویست بکات لە تەواوی چین و توێژەکان. هەروەها لە هەوڵی بە ئەنجام گەیاندنی شیکاریە تاقیگیە دەگمەنەکانن بە کەمترین کات و گونجاوترین نرخ و کوالێتێکی بەرز. ئەمە جگە لەوەی ڕۆژانە کۆنتڕۆڵ بۆ تەواوی شیکارەکان دەدەنێت تاکو ئەنجامی شیکارەکان بە باشترین شێوە بگاتە دەستی ئێوە. هەروەها تاقیگەکەمان خاوەن لیژنەیەکی زانستیە لە تەواوی پسپۆڕە جیاوازەکان و لە هەوڵی بە ئەنجامگەیاندنی کردارەکانن بە شێوازێکی زانستیانە و هەروەها لە هەوڵی پەرەپێدان و گەشەپێدانی توانە و لێهاتووی ستاف و کارمەندانی تاقیگەن تاکو شایانی ئەو متمانەیە بن کە ئێوە پێیانە بەخشن و هەروەها لەلایەنی ئێمەوە هەمیشە نزای تەندروست باشیتان بۆ کرێت.